بابەتێکی تر پەیوەندی بە تۆزە دۆلاریشەوە هەبوو ماوەی پێشووتیان گۆشت گران بۆ خەتای بەرزی دۆلار بۆ خۆ دۆلاریش دابەزی هێشتا گۆشت هەرزان نەبووە بەس ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا بە دووادات چوونێکم کرد. بزانین گۆشت گران بووە لەگەڵی شاخ خەڵک بەکارهێنانی کەم بۆتەوە لەوەی یەکسەر تۆ بڵێ بەڵێ بەڵام بابەتەکە وانە سەر ڕای بەرزی نرخەکەی کەچی خواز لەسەر گۆشتی سوور لە 100 تا 500 زیادی کردواتە 5 ئەوەندەی تر ئەم ماوەی زیاتر لە پێشتر گۆشتە خوێت. بەپێی داتاکانی سەربڕینخانەی سلێمانی ماوەی هەفتەیەکە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراوە خواز لەسەر گۆشتی سوور زیادی کرد ڕۆژانە 250,000 کیلۆ گۆشتی سوور ڕەوانی بازاڕەکانی سنتەری پارێزگای سلێمانی کرد. ئەمە لە کاتێکدا پێشتر لە ڕۆژانی ئاسایی بازار پێویستی بە 600,000 کیلۆ گۆشتی سوورە. زیادبوونی خواز لەسەر گۆشت لە کاتێکدا لە سەرەتای ئەم ساڵ و نرخەکەی بەرز بووە 1 کیلۆ گۆشتی سوور گەیشتە 20,000 دینار وە تێشی پەڕان. ئەوە ژوای کرد خواز لەسەر گۆشت لە 600,000 کیلۆی ڕۆژانە و کەمتر بێتەوە بۆ 45,000 کیلۆ گۆشتی سووری ڕۆژانە کە لە ڕێگەی سەربڕینخانەی سلێمانی و دەخرایە بازارەوە. بەڵام ماوەی هەفتەیەکە خواز زۆر زیای کرد لە 100 تا 500 بەرز بێتەوە لە ئێستادا ڕۆژانە 250 تۆن گۆشتی سوور لە بازاری سنتەری پارێزگای سلێمانی ساغ دەکرێتەوە کە ئەمەش تەنها لە 100 تا 70 بازار لە 100 تا 30 خەڵک خۆی سەرێ بڕێ قەسابخانە پێچ و پەنای تێیەکەن یاخود گۆشتی بەستووە کە بۆ هەندێک خواردنی خێرا و بابەتانە بەکارێ ئێستا ئەوەندە لە بازار بوونی. جا لەسەر گۆشتی سوور سەرستان بۆ هەندێک زانیاری ڕاکێشم لە ڤیدۆڵەکە ئەندێ داتا و زانیاری کیلۆی گۆشت بە نزیکەی 20,000 ئیتی گۆشتی جوان 22 گۆشتی نازام گێرەکە 18 قیمە چۆن بەێسکەوە چۆنە بەڵام بە تێک ڕاتوانین بڵێن ئێستا کیلۆی گۆشت لە بازار بە 20,000 دینارە. خواست لە ڕۆژانی ئاسایی ئەمە لە باسی ڕێک ناو شاری سلێمانیەکەین باسی قەزا و ناحیەکانی ناکەین باسی ئیدارە سەربەخۆکان ناکەین تەنها ناو سنتەری پارێزگای سلێمانی باسەکەین کە کیلۆی گۆشتمان بە 20,000 حساب کرد لەگەڵ چەند قەسابێک قسەمان کە هەرواشە. خواست لە ڕۆژانی ئاسایی 600,000 کیلۆیە 600,000 کیلۆ خواستی ئاسایە بۆ ڕۆژێک خەرجی کڕینی گۆشت ئەگەر ئەمە پێوانەکەین کیلۆی گۆشت 20,000 بێ 1 ملیار و 200 میلیۆن دینارەکە لە ڕۆژێکە خەڵک لە سلێمانی ناو سنتەری سلێمانی نزیکەی 1 ملیۆن دۆلار تۆزە کەمتر یا بە دینار 1 ملیار و 200 میلیۆن دینار ئەیان بە گۆشت. جا مەسەلەکەرەوە نییە خەڵک خۆی بە تەنها بیە ئەمە لەوێت چێشخانەکانە یەن تۆژەچی لە چێشخانەکەی کڕی بەڵام بە گشتی ئەم بابەتاکە تەنها سەری گۆشتە سوورەکە حسابکراوە بەبێ کوڵان بەبێ کەباب بەبێەوەی کە درابێ لە شیش. خواز لە ڕۆژانی پێش دەژن ئەم چەند ڕۆژەی کە نزیک بووینەتەوە لە جەژن گەیشتۆتە 250,000 پێشتر 600,000 بۆ ئێستا 250,000 کیلۆیە واتە کە حسابێکی سلێمانی ماڵ نیە ئێوارە گۆشتی تیانە بێت جا لەوەیە ماڵ هەبێت تیانە بێت بەس ماڵ هەیە لەوەی 2 کیلۆشیان لێ نابێت ئیتر بەشیشیان خەسار کردبێت. بە گشتی ئێستا ئەم چەند ڕۆژە لە ماوەی کە هەفتەیەکە ڕۆژانە لە سلێمانی بەس تەنها ناو سنتەری سلێمانی 5 ملیار دینار ئەدرێ بە چی بە گۆشتی سوور تامە بەس لەوەی پەیوەندی بە هەنێشتیشەوە بێت بەڵێن وەڵای تر موچە و بووجەمان لە عێراقەوە بۆیە با خەرجی کەین یا پەیوەندی بۆ هەبێ بەهار سەفەری خۆشمان نەکرد سەیرانی خۆشمان نەکرد لەبەر باران و مانگی ڕەمەزانی پیرۆزی شاو ئیتر بیانوێ ئێستا قەرەبوویکەنەوە ئەمە بابەتی سلێمانی بۆ ئێستا باسی هەولێرتان بۆکەم. کیلۆی گۆشت لە هەولێریش تقریبان لە نێوان 19,000 بۆ 21,000 بە تقریبی 20,000 دەتوانین حساب بکەین. خواستی ڕۆژانە لە هەولێر 110,000 کیلۆیە واتە نزیکی دوو ئەوەندەی سلێمانی لە هەولێر خواز لەسەر گۆشت زیاترە بەم شێوازەشە 50,000 کیلۆ گۆشتی یاخود گۆشتی گوێرەکەیە 600,000 کیلۆشی گۆشتی کاوڕ و حیوانی وردەیە. خەرجی کڕینی گۆشت لە هەولێر ڕۆژانە 2.2 ملیار دینارە خواز لە ڕۆژانی پێشدەژن گەیشتۆتە 122,000 کیلۆ تۆزە داتاکەمان ئەپدەیت نییە نوێ نییە ئێستا میوانێکمانەیە دڵنیام داتای تازەمانەیەتێ خەرجی کڕینی گۆشتیش 2.4 ملیار دینارە. جا ئەمێ بەراوردەکەی سلێمانی و هەولێرتان پێ پیشان بم ئەگەر هەندێک زانایی تر مابوو پێمابەت
ئەمە لە ڕۆژانی ئاسایی ئەم زەردە سلێمانیە ئەو نەماڵی دەستی من سڕیەوە باش هەولێر 110,000 لە ڕۆژانی پێش دەژن سلێمانی 250,000 کیلۆ هەولێر 122,000 هەچەنەوەی هەولێر تۆزە ئەبدەیت نیە ئێستا دڵنیابینەوە بۆتە چەند لەسەر بابەتی ئەم گۆشت و خستنە ڕووی و هەروەها ڕۆڵی قەسابخانەکان سەربڕی خانەکان بە دیاریکاری ئەوانی کە حیوانی تێبرێت پشکنی نەکرێت سەرەبڕێ بۆی گۆشتێکی تەندروست بدرێ بە هاوڵاتی چۆنەوە ئەم ماوەیە دڵنیام لۆدێکی زۆر لەسەر لەگە هەڵمەت هەمزە بەڕێوەبەرایەتی کوشتارگەی هەولێر لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمانە سپاسێکین باسی ئەم بابەتێکین کاگەڵمەدەم کاتت باش خواز لەسەر گۆشت لەم ماوەیە لە سەبڕی خانێکی ئێوە چۆن بووە ژمارەکە زیادی کردوم چەند ڕۆژە سلااوان لێبێ ئەو کاتتان باش بە تاکید لەگەڵ هاتنی هەر بۆنە و هەر مناسبەیەک بە تاکید ڕێژەکان خواستی خەڵک بۆ گۆشتی سوور زیاد دەکات بۆ نمونە ئەگەر نەورۆز بێیان جەژنەکانیان وەرزی بەهار بەراورد بە ڕۆژانی ئاسایی بە تاکید ڕێژەکان ڕوو لە زیادبوون دەکەن هەروەکو جەنابیشت لەو گرافە ڕوونتکردەوە بە تاکید ئەوەی ڕۆژانە هەولێر نزیکی 100 بۆ 110 تەن ڕۆژانە پێویستی تی و کار دەکەین لە ئێستادا بەڵام بۆ جەژن بە تاکی دەخواستە بەرز دەبێتەوە هەروەکو پارێزگای سلێمانی نزیکی 200 تەنی ڕۆژانەمان پێویستە 200 تەنی ڕۆژانەمان پێویستە بۆ ڕوانی ناو سنتەری شار بکەین ئەو بە تاکید لەو ڕۆژانە ڕێژەکە ڕوو لە بەرز بوونەوە دەکات باشە هیچ وای کردووە هۆکار بێ شەفتاتی داوامتان زیاد بکەن ببنە 24 کات ژمێری ئەوەندە لۆدەکە لەسەرتان زۆر بێ خۆی بە تاکید ئێمە ڕێژەی توانای وەرگرتنی ئاژەل بۆ سەربڕین لە شەفتێکی 8 کات ژمێری 200 دانەسەری گەورەیە لەگەڵ 1200 دانەسەری بچووک بەپێ ئەو شوێنی هەمانە بەڵام ڕۆژانەش عادەتەن سەعات سواری بەیانی دەست بەکار دەکەین بۆ چاری ئێوارە بەڵام بەیانی دوو بەیانی قرار لە 12 شەوە دەست بەکارکردن بکەین تا ئەو کاتانی کە تەواو دەبێت واتە کاتی کۆتایشمان دێرنە تا ئاژەڵ هەبێتن و تا پێویستی شار هەبێتن بۆ ڕەوانەکردنی ناوشار ڕەوانی دەکەین هۆکار بەڕاستی بۆ زیادبوونی ڕێژەی بەکارهێنان دەگەڕێتەوە ئەویش لای جەنابیشتان ڕوونە هاتنی لە دوسێ ڕۆژی داهاتوو جەژنی ڕەمەزانە بەڕاستی لە جەژنەکانیش عادەتەن دوای جەژنەکەش هەر وەرزی بەهارە و خەڵک نەیتوانوەکو پێویست ڕەنگە بڕاتە دەرەوە بۆ سەفرە و سەیرانکردن ڕەنگە خەڵک ئەگەر لە جەژنەکە لەو کاتەیە نەبووایە تەنها بۆ جەژن گۆشتی دەکرێت ڕەنگە ئێستا بۆ ڕۆژی دووەم و سێم و چەند ڕۆژیش دوای جەژن گۆشتی سوور هەر ئامادە بکات بۆ چوونە دەرەوە بۆ سەفرە و سەیران خاڵەکی دیکە بەڕاستی دابشکردنی ئەو موچەی بەر لە جەژن کاریگەریەکی ڕاستە و خۆی هەبوو خاڵێکی تر دابەزینی تۆزێک لە نرخەکەی هەرچەندە شایانی باسکردن نییە بەڵام تۆزێک لە نرخەکان وەکو بە ڕێزیشتان ئاگادارن هاتە خوارەوەلێر پۆلێرکەی نرخ چۆنە و ئەگەر داتایەکە بێ ژمارێکێ بێ هی ئەم ڕۆژ نەبێ ڕۆژانی پێشووتر بێ چەند سەر حیوانی گەورە و چەندی بچووک لە سەربڕخانەکەی یاخود کوشتارگەی هەولێر سەر براوە خۆی ئەگەر باسی دوێنێ و ئەمڕۆ بەیانیش بکەین پێشببینی دەکەین سەر و 500 بۆ 550 تەن گۆشت ڕەوانەی ناوشاری هەولێر بکرێتن بەو مانایی دەتوانم بڵێم 420 بۆ 430 سەر ڕەشە وڵاخ و نزیکی 4000 سەر ئاژەڵی بچوو واتەمە ڕووبزن سەر ببڕدرێتن بەڕاستی دەتوانم ئەوە ڕێگوەکو ئاماری جەژن هەرچەندە پێشببینیەکانمان بۆ ڕۆژی بەیانی ڕێژەکە ڕەنگە زیاتر بێتن بەڵام بەپێی پێشببینیەکان ئەگەر حسابی بەیانیشی بۆ بکەین ئەوەیە ڕێژەکە باشە کیلۆیەک چەنەکەوێ ئەوەندەی سیارەکەی دیاری کراوە بڵێ بڵێ خۆی ئێمە دوای کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز قایمقامی هەولێر و لێژنە پەیوەندیدارەکان لە چاودێری بازرگانی و بەڕێوەبەراتی ڤێتێرنەری ئەوەی کە دیارمان کردووە گۆشتی بەرخ تکایە گۆشتی بەرخ واتە بەردیل و چوشتی و مەڕ و ئەوانە نا گۆشتی بەرخی ساڵ بە 20,000 دیاری کراوە بە 20,000 گۆشتی بەرخ دیاری کراوە گۆشتی ڕەشە وڵاخیش نەرمەی بە 18,000 دیاری کراوە بە ئێسکیش لە 15 بۆ 16,000 ماداناوە نرخەکان لە ئێستادا بەو شێوەیە بەڕاستی
ڕەنگە ئێمە دانانی نرخ چەند فەرمانگەیەکی پەیوەندیدارین بە باوەتە و بە سەرۆکاتی بەڕێزقایمقامی هەولێر لە کاتی گۆڕانکاری لە نرخی ئاژەڵی زیندوو چونکە خۆتان دەزانن ئاژەڵی زیندوو بەڕاستی ئەوان تەحەکوم بە نرخەکەی وەدەکەن ئاژەڵی زیندوو کە بێتە خوارێ ئەو کات ئێمەش ئەبدێتی دانانی نرخ دەکەینەوە لە ناو شار کە بەرز بەوە مەجبورین دووبارە لە ئێستادا خۆتان دەزان بە کۆمەڵێک هۆکار ئێستا نرخەکان ماوەیە کە ڕویان لە بەرزبوونەوە کردووە جگە لە هەفتەی پێشوونە بکە تۆزێکی کەم هاتە خوارەوە پەیوەندی بۆ ئەویش پەیوەندی بۆەوە هەیە ئاژەڵی خۆماڵی پێڕاگەیشت بەڕاستی مەزوسمی ئاژەڵی خۆمالیە و نرخەکان ڕووی تۆزێک لە دابەزین کردیان کاک هەڵمەت ئەو ئاژەڵانی سەرەبڕدێن چەنی بەرهەمی ناوخۆی خۆمانە چەنی هاوردەیە بە ئاسانی جاکرێتەوە لە کاتی کێنە کوشتارگەیەوە توانن جا بکرێتەوە یا داتایە هەبێت لەو بارەوە خۆی بەڵێ زۆر بە ئاسانی جیا دەکرێتەوە ینی هەر شکل و شێوەی ئاژەڵەکان زۆر دیارە و ڕەنگە خەڵکی عوام خەڵکی ئاسایی نەتوانانی زیان بکاتەوە بەڵام ئێمە ستافی خۆمان بە تەواوی زۆر بە جوانی جیای دەکەینەوە بەداخەوە ئەو قسەی دەکەم 125 بۆ 130 ڕێژەکە قەت لە 130 تێپەڕ ناکات کە ئاژەڵی خۆماڵەیە ئاژەڵەکەی دیکە زۆربەی هاوردەکراوە ئەو هاوردەکراوە ژیان لە ڕێی بە قاچاق هێنانیەتی یان لە ڕێی بەڕەسمی هێنانیەتی لە دەواازەکان و لە فڕۆکەخانەکان واتە دوو بەشە نزیکی 170 ئەو گۆشتێک کە دابین دەکرێت بۆ ناو شار لە ئاژەڵی زیندوو هاوردەی وڵاتانی دەرەوەیە بە قاچاق و بە ڕێگە ڕسمەکەش نزیکەی 130ش ئاژەڵی خۆماڵەیە باشە کاک هەڵمەت باست کرد لە 170 هاوردەی لە 130 ئاژەڵی خۆماڵی و بڵین ناوخۆی هەرێمی کوردستانە بەزەمێ بابەتێکی تر بپرسم لە سلێمانی کوشتارگی سلێمانی لە 170 کەفەری گۆشتی ناوسەنتەری سلێمانەکە لە 130شی وا هەژمارەکرێ گۆشتی بەستوو بێ یاخود خەڵک خۆی سەری بڕێبێت لەم لاولا لە شوێنی کوێ هەولێر ئەم بابەتە چۆنە لە 100 لە کوشتارگی ئێوە هەموو گۆشتە دەرەچێ یان پێتان وایە گۆشتی تر بەکاریە چڕێ پێدراوە بێت چڕێ پێ نەدراوە نەخۆشتەکان ئاشا هەڵ نەگرن ناتوانانی بیشاریتەوە یعنی بەشەی من تەسەوەرم وایە لە ئەوەی کە لە هەولێر دابین دەکرێت 145 بۆ 150 یعنی دەتوانین بڵێم ڕێژەی 150 ئێمە دابینی دەکەین بۆ ناوشار بەڵام بەو معنایە نییە ئێمە ناتوانین تەواوی 100 گۆشت لە شار دابین بکەین بە تاکید لێرە و لەوێ لە سەر ڕێگە سەرچەکان ڕەنگە خەڵک دەیبینێتم بەڕاستی سربڕینی لاکۆڵان هەیە سربڕینی قاچاق هەیە بەداخەوە سربڕینی شوێنە سڕیەکان و پێچ و پەنایەکان هەیە ئەوە جگەی لەوەی ڕێژەیەکی یەکجار زۆریش گۆشتی سوور لە بەرەوەی نرخەکەی هەرزانترە لە زۆر شوێن جگەلەوەی کەوەکو بەڕێز باست کرد لە بۆ فاستفود و خواردنە خێرایەکان بەکاردێ هەروها بە چیلۆش دەفرۆشێتن یعنی ئەتو شوێنی گەورە هەیە گۆشتی مجەمەد مرکزی مبیعاتی گۆشتی مجەمەدەواتە کەمتر لە 150 دەتوانم بڵێم 145 بۆ 150 ئەو گۆشتێک کە لە ناو شار دابین دەکرێت ئێمە دابینی دەکەین و باقی گۆشتەکەیت کە بەشێکی هەرە زۆری لە مجەمەد بەشێکیشی لە لاکۆڵانەکان و لە سەربڕینی نایاسایی کە هەروەکو لە هەموو شوێنێکەیە لێرە شەر هەیە یان دەتوانم بڵم تەنها 150 ئێمە دابینی دەکەین باش ئەو گۆشتی لایەوە دەرەچێت لە ڕووی تەندروستی و پشکنینەوە بە فلتەری باش هاتیەپەڕێ خۆی لە کوشتارگەی سلێمانی و دهۆچیش هەمان بابەتە هەر ئاژەڵەکە دێتە کوشتارگە بەڕاستی دوو زۆر پشکنینی بۆ دەکەێت لە ڕووی پشکنینەوە دروستە و 100% تا ئێستا هیچ کێشەیەک نەبوو بەڕاستی پشکنینی پێش سەربڕینی بۆ دەکرێتن پشکنینی فیزیشتی لەلایەن دەستەی هوەری پشکنین لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر دوای ئەوەی پشکنینەکە تەواو بە ئیزن دەدرێت بۆ هۆڵەکانی سەربڕین دووبارە لەوێن دەر پشکنین بۆ گۆشتەکە دەکرێت بۆ دڵنیابوون و لە تەندروستی ئاژەڵەکە ئەگەر شکێک یان گومانێکە بێتن لەسەر زۆر و تایبەتمەندی هەر ئاژەڵێک جا هاوردەکراو بیان خۆمانی بیتن بەڕاستی مختبەرمان هەیە تاقیگەمان هەیە ئەگەر لەوێشەوە هەر نەتواندرا ڕەنگە هەموو زۆری پشکنینەکانمان نەبێتن ڕەوانەی پشکنینی ناوەندی هەولێر دەکرێتن تاقیگەی ڤێتێرنەری ناوەندی هەولێر دەکرێت بۆ دڵنیابوونەوە تا ئەو کاتەی نەتیجەکەی دەرنەچێتن لاشەی ئەو ئاژەڵەیان گۆشتەکە لە شوێنی تایبەت هەڵدەگیرێتن بۆ ئەوەی
تا نەتیجەی دەردەچێتن ئەو کات کە قەراری لە ناوبردننی یاندانەوە بە دەستخاوەنەکەی دەکرێت واتە لە ڕووی پشکنین و تەندروستیەوە هیچ گومانێک لەسەر پشکنینی هیچ لە کوشتارگەکانیە نەک تەنها کوشتارگەی هەولێر. کاکەڵمەدی ئامارێکەیە کە ڕۆژانە چەند تەن یاخود چەند کیلۆ گۆشت ڕەفز دەکرێتەوە لە کوشتارگەکەیەوە؟ هۆی بەتاکید ڕۆژانە بەتەبعاً ڕۆژانە بەگوێرەی ئەو ئامارانی لەبەردەستمانە بەڕاستی دەگۆڕدرێت حەسەب ڕێژەی سەربڕین هەرچەندی ڕێژەی سەربڕین زۆر بێت پشکنینەکان زیاتر پشکنین زیاترە و ڕەنگە ڕێژەی سەربڕین ڕێژەی سەربڕین زیاتر بێت ڕێژەی ڕەفزکردنەوەی ئاژەڵ و پاشماوی ئاژەڵیش ڕوو لە زیادبوون دەکات بەڕاستی. ئێمە بەبێ ئامارە لە بەردەستمانە ڕۆژە ئێستا لە ڕۆژانی ئێستادا نزیکی 500 لە بۆ 600 کیلۆ تەنها جەرگ و سپل و گۆشت ڕەفز دەکرێتەوە 500 لە بۆ 600 کیلۆ بەڕاستی بۆ نمونە ڕۆژی دوێنێ 572 کیلۆ ڕەفز کراوەتەوە ئەوڕۆ لەبەرەوەی ڕێژەکە تۆزێکی کەمتر بوو لەبەرەوەی زەختەکە زیاتر لەسەر دوێنێ و لەسەر سبەینەیە 445 کیلۆ ڕەفز کراوەتەوە واتە دەتوانین بە بەردەوامی بڵێن ڕۆژانە نزیکەی 500 کیلۆ گۆشت و سپل و جگەر ڕەفز دەکرێتەوە ئەو ڕێژێش دەگۆڕە بە جێرێ ڕۆژەی زیاد و کەمی سەربڕین بەڕاستی چەندی ڕێژەکە زیاتر بیتن ڕەنگە و مەوسیمیش دەوەر دەبینی ڕەنگە مەوسیم هەبینە خۆشی زیاتر تێداوی لە مەوسیمی زۆر باش کاکەڵ هەمەد باس لەوە کرد کە ئەو گۆشتی لایەوە دەرەچێت بە چەند فلتەر و پشکینە کاتێپەڕێ و باسی وشت کرد تەنها لە 150 بازار ئەو گۆشتێکە لایەوە تێپەڕ ئەو لە 150 تر ئەکتێ بڵین گۆشتی ناتەندروستەیە ئەوانیش تەندروستن بەڵام گومان هەیە لەسەری نەخێر خۆی ناتوانانی برێت تەندروستە یان ناتەندروستە بەڕاستی جارێ گۆشتی بەست و بەڕێکارەکانی وەرگرتنی مۆڵەتی فەرمیدا دەڕوات قیمەی غیزایی گۆشتەکەی ڕەنگە جێشک و چەندی بازار گۆشتی بەستوی مۆڵەت پێدراوە کاگەڵمەدەونەی بزانرێت خۆی ئێمە لە لێژنەی دابەشکردنی ئاژەڵ و لێژنەی ئابووری پارێزگای هەولێر خۆشم تێیدا ئەندامم ئەو بەشەی کە بۆ ناوشاری هەولێر دادنین بەڕاستی نزیکی 1000 تەنی مانگانە دادنین بۆ ئاژەڵی زیندوو 1000 بۆ 1500 تەن بەڕاستی 1000 بۆ 1500 تەنی ڕێژەکان وەکو یەکدی دادنین گۆشتی بەستوو دادنین بەڵام لەو ڕێژە بەشێکی کەمی هاوردە دەکرێتن بەڕاستی یعنی ڕەنگە مانگانە لە 500 لە بۆ 600 تەن تێپەر نەکاتن ئەو گۆشتێک کە هاوردە دەکرێتن بە مجەممەدی باقی گۆشتەکەی دیکە بەڕاستی بەداخۆم بم پێم وایە ئەو 150 دیکە بەڕاستی ئەو بەشەی کە مجەممەدە ڕەنگە لە ڕوویە تەندروستەکەەوە کێشەی نەبێتن بەڵام ئەوانە کە لە کوچە و کۆڵانەکان و لا کۆڵانەکان سەردەبڕێن ئەوانە جێیترسن بەڕاستی ئەوەی لەسەر شەقامە سەررجەکان ئەوانەی سەردەبڕێن یان لە بەردەمی دوکانەکان بەتاکید ئەوانە جێی شک و گومانن هەرچەندە لێژنەکانی قایم قامێت و ڤێتێرنەری و چاودێری بازار بەڕاستی درێخیان نەکردو بەڵام لە کاتی گۆڕینی کاتەکانیان لە ئستیغلالکردنی هەندێک وەقت هەندێک مووقیف دەتوانین ئیشی خۆیان تێدا بکەن بەڕاستی ئەو ڕێژەیە زۆرە و بەڵێ بە تاکیدیش ترسە لەسەر تەندروستی هاوڵاتیان لەبەرەوەی لە خلالی چەند دقەیەک ئاژەڵێک سەر دەبڕی و خێرا بە شوێنیش سەر جادەی گشتی وە دەکاتن دوور لە ئاو هەوایەشی پاک و تەمیز لەسەر جادە و شەقامە گشتیەکان بەڕاستی هیچ پشکنینیش تەندروستی نە بۆ ئاژەڵەکە بە زیندوی کراوە نە بۆ گۆشتەکەش کراوە بەڵێ ئەوانە جێگەی گومانن ئەوانە داوا لە هاوڵاتیان دەکەن لیان دوور بکەون و لەبەرەوەی بەڕاستی بە تاکید ئەتوپارەکەشت دەڕواتن ڕەنگە تەندروستیشت بکەوێتە مەترسیەوە. سپاس بۆ هەڵمەت هەمزە بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی کوشتارگی هەولێر کە لەولێرە لەگەڵمانەوە سپاس بۆ زانیارەکان.